بە هیوای کاتەچ خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕا 58. لاپەڕا 58 ئەو ڕاهێنانەی دەخینمەوە. ئومێد لە 5 ڕۆژدا ئەم دووریانەی ڕاکرد: 6 کیلۆمەتر، 5 کیلۆمەتر، 2 کیلۆمەتر، 4 کیلۆمەتر. کام پێوانە بۆ نواندنی ئەو پێدراوانە باشترینیانە؟ پێوانە مەبەستی لێرە ناوەند یان ناوەڕاستە یان مۆد یان مەودە. ئەو چوار پێوانەمان هەیە. ناوەند واتە ژمارەکان کۆ دەکەمەوە کە کۆمکردنەوە سەرجەمیان دابەشی چەند دانەیە، 1 2 3 4 5 دانەیە، دابەشی 5 دەکەم. سەرجەمی 6 و 5 و 2 و 2 4 کردیە 19، دابەش 5 دەکاتە 3 فاریزە 8 لەدا، 3 کیلۆمەتر و 8 لە 10 کیلۆمەتر. ناوەڕاستە پێویستمە ژمارەکان ڕێزکەم لە گچکە لۆ گەورە، لە بچووک لۆ گەورە. 2 2 4 5 6 کە ڕیزم کردن ئەو جا زۆر ئاسانە. یەک ژمارە لە لای دەستی ڕاست لا دەبەم، یەک لە دەستی چەپ، دیسان یەک لە دەستی ڕاست، یەک لە دەستی چەپ. ئەو ژمارەی لە ناوەندێ دەمێنێتەوە دەکاتە ناوەڕاستە. لێرە ناوەڕاستە دەکاتە 4 کیلۆمەتر. مۆد ئەو ژمارەیە کە دووبارە و سێبارە بوویتەوە، کەواتە لێرە مۆد یەکسانە بە 2 کیلۆمەتر. مەودە واتە گەورەترین ژمارە کەم بچووکترین ژمارە، واتە 6 دووی لێ بڕوە دەکاتە چەند؟ دەکاتە 4 کیلۆمەتر. مەودایەکە 4 کیلۆمەترە، بەربڵاوی ژمارەکان 4 کیلۆمەترە. ئەو جا دێینە لای ئەو پرسیارەی: کام پێوانە نواندنی ئەو پێدراوانە باشترینیانە بۆ نواندن؟ لێرە نووسرایە لەبەر ئەوەی مۆد نزیکە لە بچووکترین ژمارە لە کۆمەڵەکەدا، نەک نزیکە، مۆد هەر نزیکترین ژمارەیە، سوود بەخش نییە بۆ نواندنی پێدراوەکان. ناوەند کە 3 و 8 و ناوەڕاستە نزیکن لە زۆربەی پێدراوەکان، زیاتر گونجاون، زیاتر شیاون بۆ نواندنی پێدراوەکان، چونکە ئەوەی ڕاستی بی ئومێد ڕای کردیە غاردانەکەی زیاتر لە 2 زیاترە، 4 کیلۆ و 5 کیلۆ و 6 کیلۆ وەکو دەبینین لێرە. ڕاکردنەکەی ئەوەندە کەم نییە وەکو مۆدەکە کە نووسرایە کە دەبی 2، واتە 2 ڕاکردنی ئومێد نانوێنێ. ئومێد زیاتری غاردایە لە 2 کیلۆمەتر، بەڵام چونکە 2 کیلۆمەتر بوو لەبەر ئەوەی مۆدەکە دەبیتە 2، بەڵام 2 زۆر شیاو نییە بۆ نواندنی ئەو پێدراوانەکە کە لێرە دەیان بینین. ئێستا تەواو بووین لێرە، دەچمە لای پرسیاری بیر بکەوە و گفتوگۆ بکە، بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1: ڕوون بکەوە چۆن ناوەند، ناوەڕاستە، مۆد، مەودە دەدۆزیەوە بۆ ئەو کۆمەڵە پێدراوانەی خوارەوە، ئینجا بەهای هەریەکەیان بدۆزەوە.
درێژی نەمامەکان. زۆر هەڵەیە خوێندکاری ژیر لێرە هیچ یەکەیەک نەنووسرایە، نە ملیمەتر، نە سانتیمەتر، نە دەسیمەتر، نە مەتر، نە کیلۆمەتر، نە میل، هیچ شتێک نەنووسرایە. زۆر باش نییە. لە بیرکاری هەمیشە دەبی یەکەکان بنووسرێن. با بچم بزانم ئەو پرسیارەی کوشی کار دەکەم. نەمامەکان لێرە 2 نەمام 11، 1 نەمام 15، 1 نەمام 32، 1 نەمامی 16. ئەوجا هەتا بمەوێ ناوەند ببینمەوە، خوێندکاری ژیر زۆر ئاسانە ناوەند دیتنەوە. ژمارەکان سلێ دەکەم کۆیان دەکەمەوە، واتە 11 کۆ 11 کۆ 11 کە کۆم کردەوە. ئەوجا سەرجەمەکەی بووە 85. 85 دابەشی 5 دەکەم لەبەر چ 5؟ 1 2 3 4 5 5 ژمارەم هەیە، کەواتە ناوەند بووە چەند؟ ناوەند بووە 17. ناوەند یەکسانە بە 17. ئەوجا ئەگەر بمەوێ بە ناوەندەکان جارێ لابم، ئەگەر بمەوێ مەودایەکەش ببینمەوە، گەورەترین ژمارە کەم بچووکترین ژمارە، مەودا یەکسانە بە 21. ئەگەر بمەوێ مۆدەکەی ببینمەوە، ئەو ژمارەی کە دووبارە بوویتەوە یەکسانە مۆد یەکسانە بە 11. ئێستا ئاسانترین شت ناوە ڕاست. ئەو ژمارەی لە دەستی ڕاست دەینمە خوارێ، ئەوەش لە دەستی چەپ دەینمە خوارێ. ئەوە لە دەستی ڕاست دەینمە خوارێ، ئەوە لە دەستی چەپ دەینمە خوارێ، کەواتە ناوە ڕاستە یەکسانە بە 15. ناوە ڕاستە یەکسانە بە 15. چمەلای پرسیاری یان ڕاهێنانی ژمارە 2. جیاوازی ئەو پێدراوانەی خوارەوە لەگەڵ پێدراوەکانی نمونە 1 و 2 کام پێوان باشترینە بۆ نواندنی پێدراوەکان؟ ناوە ڕاستە یان ناوەند یان مەودا یان مۆد؟ پێدراوەکانی خوارەوە لێرە ئاژەڵی پەسەندکراو ئەو پێدراوانەیە کە لە جیاتی ژمارە لێرە وشەیە، ناوە، ناوی ئاژەڵی پەسەندکراو. بێگومان لێرە ناتوانین ناوە ڕاستی ببینینەوە، ناتوانین ناوەند ببینینەوە، و ناتوانین مەوداش ببینینەوە، بەڵام ڕەنگە بتوانین مۆد ببینینەوە. مۆد لێرە چییە؟ ئەو وشەیە کە دووبارە و سێبارە بوویتەوە. ئەمن لێرە ئەو هێڵکاریەم دروست کردیە، ئەستوونی ڕوونکردنەوەی ئاژەڵی پەسەندکراو پشیلە 4 جار لەلایەن 4 کەس پەسەندکراوە، سەگ لەلایەن 2 کەس، چۆلەکە لەلایەن 1 کەس، مەڕ 1 جار و ماسی ببورن مەڕیش 1 جار. کەواتە مۆد لێرە چییە؟ مۆد یەکسانە بە وشەی پشیلە. تەواو بووین لەو ڕاهێنانە. دەچمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. ڕاهێنانی ئاراستەکراو ئەو خشتەی خوارەوە بەکاربێنە بۆ شیکاری ڕاهێنانەکانی 3 هەتا 6. لەو خشتەی ڕۆژ و کاژێری نووستن، چەند کاژێر
نووسن هەر ڕۆژەی بێگومان ئەوە خشتەی یەکەکە کە خشتەکەی دروست کردیا و ژمارەی کاژێری نووسنەکانیشی نووسیا لە ڕۆژی دووشەم هەتا یەکشەم. بزانم کو ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودا دەبینمەوە بۆ ئەو خشتەیە. ئەمن لێرە بێ ئەوەی داوام لێ بکرێ ئەو خاڵی ڕوونکردنەوەی یان هێڵی ڕوونکردنەوەیم دروست کرد هەرچەندە پێویستیش ناکە، بەڵام ئەگەر جارەکی دیکە داواکرە دەتوانی ئاوا دروستیانکەی خوێندکاری ژیر. ڕۆژی دووشەم 6 کاژێر، ڕۆژی سێشەم 7 کاژێر، ڕۆژی چارشەم 7 کاژێر، ڕۆژی پێنجشەم 4 کاژێر نووسن، ڕۆژی هەینی 10 کاژێر، ڕۆژی شەممە 7 کاژێر، ڕۆژی یەکشەممەش 8 کاژێر. ئەگەر هێڵ بە هێڵ بیان بەستینەوە بەیەکەوە ئاوای لێ دێ. ئێستا بۆ دیتنەوەی ناوەند ژمارەکان کۆ دەکەمەوە، ئەو جەکە کۆمکردنەوە دابەشی چەند ژمارەیە 7 ژمارە بوو دابەشی 7 دەکەم. ناوەند دەردەچی یەکسانە بە 7 چونکە 49 دابەش 7 یەکسانە بە 7. ئەوە ناوەندەکەم دیتەوە. ئەوجا بۆ دیتنەوەی ناوەڕاستە دوو ڕێ هەیە. ڕێیەک پێی دەڵێن هێڵی ژمارەکان کە ژمارەکانی من لە 4ەوە دەستیان پێکرد هەتا 10، بەڵام ئەمن لە یەکەوە نووسیتم هەتا بچمە لای دەستی ڕاست ژمارەکان گەورەتر دەبن. ئەوجا دەینم تەمەشا دەکەم چەند جار ژمارە 4م هەیە. لێرە هێمای لێکدانیان PTX دەنووسم، یەک جار هەیتم یەک جار دەنووسم. ژمارە 5م نییە، ژمارە 6 یەک جار هەمە یەک جار دەنووسم. ژمارە 7 3 جار هەمە، لێرە 3 جار 3x دادەنێم. ژمارە 8 یەک جار، ژمارە 10 یەک جار. ئێستا ئەگەر بمەوێ بزانم ناوەندە لە چێیە، لە هەردوو لای دەژمێرم هەتا دەگەمە ناوەند 1 2 3 4. گەیشتمە 4 لەوێ، لێرەش بژمێرم 1 2 3 4 دەگەمە هەمان خانە، کەواتە ئێرە ناوەڕاستە، ئێرەش کەواتە 7 ناوەڕاستە، کەواتە 7 کە لە ناوەڕاست هەیە. ئەگەر هەست بکەم ئەو ڕێیە زەحمەتە، ژمارەکانم ئەوها دادەنێم لە گچکەلۆ گەورە، ئەوجە پاشان ناوەڕاستە دەبینمەوە، ئەو ژمارەی دەبەمە سەرێ، ئەو ژمارەی دێنمە خوارێ، ئەو ژمارەی دەبەمە سەرێ، ژمارەی تەنیشتی دێنمە خوارەوە، ئەوەی دەبەمە سەرەوە، کەواتە لە ناوەڕاست ژمارە 7 مایەوە، کەواتە 7 ناوەڕاستە. ئەگەر بمەوێ بزانم مەودا چەندە، خوێندکاری ژیر گەورەترین ژمارە کە دەیە کەم بچووکترین ژمارە کە 4، مەودایەکەم دەکاتە 6. ئێستا کە زانیم ناوەند 7 بوو، ناوەڕاستەش 7 بوو، مۆدیش بێگومان 7 چونکە مۆدەکە 7 دووبارە 3 بارە کرایتەوە 3 جار، بەڵام مەودا دەکاتە 6. ئێستا لەو پرسیارەش تەواو بووین خوێندکاری ژیر، وابزانم ئەو پرسیارانەی ماینە دەهێڵمەوە بۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر خۆش بی.